بەهۆی کەمتەرخەمی حکوومەت و کێشە و گرفتەکان لە وەرزی هاوین و وزستاندا نزیکەی 5,000 دانیشتووی قەزای چۆمان بەدەستکەمی ئاوی خواردنەوە و ناتەندروستی ئاوەوە دەناڵێنن. بەهۆی زۆری بەفربارینیش لە هاوینە هەواری پڕژێ سەرچاوەی ئاوی قەزای چۆمان تێکچووە و بۆ ماوەی 10 ڕۆژ دانیشتوانی قەزای چۆمان بێ ئاو بوون. بەپێی هەڵکەوتەی جوگرافیای سنوورەکە قەزاکە خاوەنی چەندین سەرچاوەی خاوێنی ئاوی خواردنەوەن، بەڵام گەندەڵی و هەستنەکردن لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان گرفتەکان هەمیشە دووبارە دەبنەوە. کێشەی ئاوەیە تقریبن لە بیدایەتەوە لە مانگێک پێش ئێستا لە سەرچاوێ بەهۆی بارانەوە ئاو قەتع بوو کە قەتع بوو چاکن کردو دوای هەنجێ جارەشی دی قەتع بوو بەفر کرد بە ناچاری لە ڕووبارن تێکرد و سەرچاوەکەی خاوێن بوو هیچ کێشە نەبوو. دوای بەفربارینێکی دیکە دیسان قەتع بوو لەوێندەر ئەو زار بە ناچاری لەکانیە کونەڕوونێن ئاو تێکرد. تقریبا ئەوە هەفتە لەسەری ساڵەوەش عوتڵە بوو هەتا دوێنێ ئێوارش کرێکارەکان هەر خەریکی ئیش و کاری بوونە تا ئاویان تێکردووە. ئاوەکەش بەو شێوەی نییە ئاو کەمە و زابەتەما هەوڵە دەن ئەگەر بچین دووبارە چاچی بکەینەوە و بتوانین لە ڕووباری و محاوەلاکەن ئەگە پێشن بکرێ لە سەر و چاوێ تێ بکەینەوە. ئەم هاوڵاتیەی دانیشتووی قەزای چۆمان دوای ماندووبوونێکی زۆر کە بۆ پەیداکردنی چەند لیترێک ئاوی خواردنەوە بۆ خانەوادەکەی دەڵێت چۆمان خاوەندەیان کانیاوە، بەڵام ئەوان لە سای حکوومەتێکی نابەرپرس بێ ئاو بوونە و چەندان ساڵا بەدەست کەمی ئاوە دەناڵێن و تاوەکو ئێستا کێشەی ئاوی ئەو قەزایە چارەسەر نەکراوە. وڵای برامۆ تقریبا ئەگە بە مەحتەل بووم بی بە ئاوی بی حەل لەوە تێو قەزاهەیە ئاون نییە ئاو نییە چونکە ئەو ئاوا ڕاستەخۆ بۆڕی لە پڕژێ درایە ئەو قوڕا و مراوە هەموو ڕۆژانە دێ بەهارانە گەمەڕ و ماڵات دێ بەس کش پردن ئەو بەڕیانەدا دێت یعنی بەهارانشن ئاو نییە بەڵام بەرحاڵ بەهاران قوڕاوەکی باش دێت و کێشەی نییە پایزانش هەرزوو یەک بەرد بێتە خوارێ بە عەسەبی وڵا بۆڕیەکان تێکچوو لەخوای بەزیادی بێ ئەو ڕەنجی 27 ساڵی حکوومەتی هەرێمی مەیە لە قەزایەکی هۆ گەورە گورە تەماشاکە هەر چا دەورەی بەفر و کانیاوە دێگەی لەبە گەندەڵی و لەبە خۆخۆریێ نەیانتوانیا ئاوەشی پاک بینەنە ئەو قەزای. بەهۆی کەمتەرخەمیکردن و گەندەڵیکردن لە پرۆژەکان لە کاتی دروستکردنیان داوای کردووە ئاوی خواردنەوە لە قەزای چۆمان گرفتی تێبکەوێت و ساڵانە چەندین جار پرۆژەی ئاوەکە تێک بچێت. قەزای چۆمان وەک ئەوە وایە لەسەر بەحرێک ئاو بێت و دانیشتوانیشی لە تێنوان بخنچێن. قەزای چۆمان خاوەنی چەندین سەرچاوەی ئاویە، بەڵام چەندین ساڵا بەدەستکەمی ئاو و نەبوونی ئاوەوە دەناڵێنێت و هاوڵاتیانی بێ ئاون. لە ئێستاشدا کە پرۆژەکەی تێکچووە ئەم پرۆژە کاتیە دروست کراوە و ئاوێکە بە شێوەیەکی ناتەندروست دەگەندرێتە شارۆچکەی چۆمان. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای چۆمان.